سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەت سانجام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕەزایەتی خەڵکی بانە لە ئاز گەندەڵی شارەزاری ئەو شارە، کۆبوونەوەی خانشینکراوانی لەشکری و کێشوەری لە کرماشان، کوژرانی کاسبکارێک بە تەقەی هێزەکانی ڕۆژیم لە بانە، بێکاری دەرچوانی زانکۆ لە کرماشان، ئێدامەی ماگرتنی سنفی فرۆشیارانی کەلوپەلی بەهداشتی و ئاڕایشی لە تاران و کۆبوونەوەی کرێکارانی ئێجارێ بەرقی نوراباد لە پارێزگای لۆڕستان. درێژی هەواڵەکان. ناڕەزایەتی خەڵکی بانە لە گەنجەڵەی شارەزاری ئەو شارە. بەپێ هەواڵی گەیشتوو خەڵکی شاری بانە لە ئاز گەندەڵی شارەزاری ئەو شارە و داخرانی پرۆژەی لێزانی تێلێکابین لە پارکی گشتی ئاربابا ناڕازین و دەڵێن شارەدار بوجێ سەرمایەگوزارەکەی خواردووە. بە وتەی هاونیشتمانیان لە ساڵانی ڕابردوودا بڕیاردرا سەرمایەگوزارێک لە شاری سلێمانی پرۆژێکی گەشتیاری هاوشەوەی چاویلەن لە سلێمانی لە پارکی ئاربابا لێبدات، بەڵام پاش چەند ساڵ ئاشکرا بووەکە شارەزاری بانە بوجێی هاوردەی ئەو سەرمایەگوزارەی خواردووە و ئێستا پرۆژەکە داخراوە. لەو ماوەیەشدا هەموو شوێنەکانی کسب و کار و مانەوەی بنەماڵەکان تێکدراوە و تەنیا قلیانسەرایەکی گەورەیان لەو پارکە ساز کردووە و بووەتە شوێنی کۆبوونەوەی گەنجان و بنەماڵەکان ناوێرن سەردانی ئاربابا بکەن. بە وتەی هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ ئەگەری مامەڵەکردنی مادەی هۆشبەریش لەو شوێنە هەیە و گەنجانی ئەو شارە ڕووبەڕووی مەترسی بوونەتەوە. کۆبوونەوەی خانشینکراوانی لەشکری و کێشواری لە کرماشان. ڕۆژی سێشەممە 25 گۆڵان خانشینکراوانی تەمین اجتماعی لەشکری کێشوەری و مخابرات بۆ دووهەمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بەجێبەجێ نەکردنی جاخوازیەکانیان کۆبوونەوە. لە ماوەی ڕۆژانی ڕابردوودا خانشینکراوانی کرماشان دووجار لە ئاز دۆخی خراپی مایشەتی ناڕزایەتیان دەربڕیوە. خانشینکراوان خوازیاری چوونە سەرەوەی ئاستی حەقدەست و مەزایە، جابینکردنی بیمەی جەرمانی کارامە، هاوسەنگسازی حەقدەست و چاکسازی لە ژیان و مایشەتیان بوو. کوژرانی کاسبکارێک بە تەقەی هێزەکانی ڕۆژیم لە بانە. بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز ڕۆژی سێشەممە 25 گۆڵان هێزەکانی هەنگی مەرزی بانە ئۆتۆمۆبیلی کاسبکارێکیان بە ناوی موعین تۆفێقپور داوەتە بەردەستڕێژی گولە و ناوبراویان کوشتووە. بەپێ راپۆرتە هێزەکانی هەنگی مەرزی ڕژیم لە سنووری چۆمان ڕاستەوخۆ تەقەیان لە ئۆتۆمۆبیلی کاسبکارێک بە ناوی موعین تۆفێقپور تەمەن 24 ساڵ و خەڵکی و ناوشەیە کردووە لە حاڵێکدا هیچ بارێکی قاچاقی پێ نەبووە لە ئاکامی هێرشی هێزەکانی ڕژیم ئەو کاسبکارە دەست بەجێ گیانی لەدەستاوە. بانکرانی دەستبەسەرکراوێکی شۆڕشی ژینا بۆ دادگای ئیلام. ئێغباڵ ئامینی شارۆمەندی خەڵکی ئیلام و لە دەستبەسەرکراوانی شۆڕشی ژینا بۆ جارێکی دیکە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بانکێشکرا. بەپێ راپۆرتەکان دادسەرای گشتی و ئینقلابی ئیلام ئێغباڵ ئامینی بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام و بێڕێزی بە ڕێبەری کۆماری ئیسلامی بانکێش کردووە. ناوبراو ڕۆژی دووشەممە 27 خاکەلێوەی 1403 لە هێرشی هێزانیەکانی ئیلام بۆ سەر ماڵەکەی دەستبەسەر و پاش چەند ڕۆژ بەدانانی بارمتە ئازادکرا. ئەو چالاکە مەدەنیە لە سەردەمی شۆڕشی ژینا بە تۆمەتی لیدری ناڕزایەتیەکان و دروشم نووسین دەستبەسەر و ڕۆژی چوارشەممە 23 سەرماوەزی 1401 بە شێوەی مەرجدار ئازادکرا. بێکاری دەرچوانی زانکۆ لە کرماشان. بەڕێوەبەری گشتی ئێدارەی کار و ڕەفاهی کۆمەڵایەتی پارێزگای کرماشان بە ئاماژەدان بە بەرزی ڕێژەی بێکاری لە نێو دەرچوانی زانکۆ ڕایگەیاند 80% دەرچوانی زانکۆ لێهاتوویان نییە. مختار ئەحمەدی بەڕێوەبەری گشتی ئێدارەی کار و ڕەفاهی کۆمەڵایەتی پارێزگای کرماشان ڕۆژی یەکشەممە 23 گۆڵان ڕایگەیاند کە بەپێ دوایین داسەکانی ناوەندی ئاماری ئێران و بە پشتبەستن بە گەڵاڵەی هێزی کار 282,072 کرێکاری بێکار
لەو پارێزگایە بوونیان هەیە. ئەحمەدی باسی لەوە کردووەکە 20% دەرچوانی زانکۆ بێکارن و نزیکەی 40% بێکارانی کرماشان لە دەرچوانی زانکۆ پێک دێت. ناوبڕا هەروەها وتی لە ساڵی 1401دا ڕێژە بێکاری لە ئێراندا 12.9% بووە. لە کاتێکدا ڕێژە بێکاری کرماشان 14.2% بووە. هەروەها ژمارە دەرچوانی زانکۆش 23.1% بووە کە ئەمە کەمتەرخەمی کاربەدەستانی ئەو پارێزگایە نیشان دەدات. ئێدامەی مانگرتنی سنفی فرۆشیارانی کەلوپەلی بێهداشتی و ڕایشی لە چاران. ڕۆژی شەمە 25 گوڵان سنفی فرۆشیارانی کەلوپەلی ڕایشی و بێهداشتی بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بەجێبەجێ نەکردنی جەخوازیەکانیان درێژیان بە مانگرتندا. بە پێزانیاریەکان سنفی فرۆشیارانی کەلوپەلی ڕایشی و بێهداشتی هاوشێوەی سنفی زێڕفرۆشان لە زیادکردنی باج ناڕازین و دەڵێن دەوڵەت بەبێ لە بەرچاوگرتنی هەڵاوسان و ڕێکۆردی بازار ئاستی باجی ساڵانێ بردووەتە سەرەوە لە حاڵێکدا بازاڕیان ناچارن هەم باجی دەهاتیان بدەن و هەم باجی ئەو مەڵکێتیادا کاسبی دەکەن. کۆبوونەوەی کرێکارانی ئێجارەی بەرقی نوراباد لە پارێزگای لۆڕستان. ڕۆژی سێشەممە 25 گوڵان کرێکارانی شاغەڵ لە ئێجارەی بەرقی نورابادی سەر بە پارێزگای لۆڕستان دژ بە دۆخی خراپی پیشەی و معیشەتی کۆبوونەوە. بەپێ راپۆرسەکان کرێکارانی ئێجارەی بەرقی نوراباد با ڕاخستنی سپرێ بەتاڵ لە بەرزەم ئێدارەی بەرق ناڕزایەتی خۆیان لە ئازۆخی خراپی معیشەتی نیشانداوە. کرێکارانی ئێجارەی بەرق خوازیاری چوونەسرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بە پێهەڵی هەژاری بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان تەزمینی ئەمنیەتی پیشەیی و جابینکردنی بیمەی تەکمیلی بوون. ناڕزایەتی خەڵکی ڕەمشک لە بەردەم معدەنی مەسی ناوچەکە. ڕۆژی سێشەممە 25 گوڵانی 1403 خەڵکی ناوچەی ڕەمشتی سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان لە بەردەم شرکەتی معدەنی مس کۆبوونەوە و دەرگای ئەو معدەنەیان پۆڵۆم کرد. بەپێ راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ خەڵکی کەشاوەرزی ناوچەکە لەگەڵ بنەماڵەکانیان لە بەردەم شرکەتدا کۆبوونەتەوە و ڕێگەیان لە چالاکی ماشیناڵاتی معدەن گرتووە. ناڕازیان دەڵێن چالاکیەکانی ئەو معدەنە هیچ سوودێکی بۆ خەڵکی ناوچەکە نەبووە و زیانیشی بە کەشاوەرزان گەیاندووە. خەڵک و ئاوی کەشاوەرزی ناوچەکەی پیس کردووە و هیچ بەرپرسێکی ڕژیمیش بایغ بە کێشە و گرفتی خەڵک نادات. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ هێزەکانی ئێدارەی ئیسلاحات هێرشیان کردووەتە سەر ناڕازیان و دوو کەسیان بە ناوەکانی ئەحمەد و جومعات تورکمانی دەست بەسەر کردووە. درێژەی مانگرتنی کرێکاران لە پێترۆشیمی مۆکرانی چابەهار. کرێکارانی شاغەڵ لە پێترۆشیمی مۆکرانی چابەهار ڕۆژی سێشەممە 25 گوڵان بۆ چوارەمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بە نەجەنی دەخوازیەکانیان دەستیان لە کارکێشایەوە مانیان گرت. بە پێزانیاریەکان کرێکارانی شاغەڵ لە پێترۆشیمی مۆکرانی شابەهار ماوەی 3 مانگە هیچ حەقدەستێکیان وەرنەگرتووە و تا بە ئەمڕۆ چەندین جار ناڕزایەتیان دەربڕیوە، بەڵام بەرپرسانی شرکەت تەنیا بەڵێنی درۆیان پێداون. هەروەها حەقی بیمەی کرێکاران با ڕێکخراوی تەمین اجتماعی پەرداخ نەکراوە و کرێکاران تووشی کێشەی دەرمانی هاتوون. داخرانی دەیان پەیجی ئینستاگرامی لە ئەردەبێڵ و شەهڕوود. لە درێژەی سیاسەتی سەرکوتی کۆماری ئیسلامی دەستگای قەزای ڕژیم دەیان پەیجی ئینستاگرامی بە بیانووی بەرەنگاربوونەوە لەگەڵ بێحجابی داخستووە. بەپێ راپۆرتەکان دەستگای قەزای ڕژیم بە هاوکاری ناوەندە ئەمنیەتیەکان 435 پەیجی ئینستاگرامیان لە شاری ئەردەبێڵ و 56 پەیجی دیکەیان لە شاهڕوود بە بیانووی هەنجار شکێنی و پەرەپێدانی فەرهەنگی بێحجابی داخستووە. لە ڕۆژانی ڕابردووشدا چەندین ڕێستوران، کافە و هۆتێل لە شارە جۆراوجۆرەکانی ئێران بە بیانووی ڕەچاونەکردنی یاسای حەجابی ئیجباری پۆڵۆم کراون. کوژران و برینداربوونی 4 شارۆمەندی بەلوچ بە چەقەی هێزەکانی ڕژیم. شەوی دووشەممە 24 گوڵان هێزەکانی هەنگی مەرزی لە گوندی کەندووی سەر بە شارستانی هیرمەند
ڕاستەوخۆ تەقەیان لە شارۆمەندانی بەلوچ کردووە و لە ئەنجامیەوە هێرشەدا 2 برا گیانیان لەدەستاوە و 2 کەسی دیکەش بریندار بوون. بەپێ راپۆرتی هاڵبەش، هێزەکانی ڕژیم بەبێ ئاگادارکردنەوە تەقەیان لە 4 شارۆمەندی و بەلوچ کردووە و کە 3 کەسیان برابوون. لە ئەنجامیەوە تەقەکردنەدا 2 برا بەناوەکانی محەممەد سارانی تەمەن 33 ساڵ و هۆڵام سارانی تەمەن 38 ساڵ گیانیان لەدەستاوە و برای سێهەم بە ناوی نەبی سارانی تەمەن 42 ساڵ و شارۆمەندێکی دیکە بە ناوی نەزیر ڕەخشانی بریندار بوون. دووە هەواڵ ناڕەزایەتی بەردەوامی خوێندکارانی لاینگەری فەلەستین لە چەند وڵاتی ئەوروپایی. ڕۆژی سێشەممە 25 گوڵان خوێندکارانی لاینگەری فەلەستین لە زەمکۆکانی بێلژیک، ژنێڤ لە سوئیس و تورینی ئیتالیا دژ بە ژینۆسایدی خەڵکی غەزا لەلایەن ئیسرائیلەوە مانیان گرت. بە پێوە ڤیدیۆیانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، خوێندکارانی ناڕازی بە هەڵدانی خێوەت و مانگرتن لە نێو محەوەتەی زانکۆ دژایەتی خۆیان لەگەڵ ئۆپراسیۆنەکانی ئەرتەشی ئیسرائیل لە کەرتی غەزا نیشانداوە. مانگرتووان خوازیاری ڕاگررتنی دەستبەجێ شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەی بوون. جێگەی ئاماژەیە کە لە هێرشەکانی 24 ساعتی ڕابردووی ئیسرائیل بۆ سەر باکوور و باشووری غەزا بەلانی کەم 82 کەس گیانیان لەدەستاوە و بەدەیان کەسی دیکەش بریندار بوون. هەروەها 45,000 کەس لە ڕەفەح ئاوارە بوون و وەزارەتی بەهداشتی غەزەش ڕێژەی قوربانیانی 35,173 کەس ڕاگەیاند. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئەسوود.